ئێمە ئەمڕۆکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەنگمان نەدا بە کاندیدی وەزارەتی سامانە سروشتیەکان لەبەرەوەی پێمان وایە ئەم سێکتەرە بوون و نەبوونی وەزیرێک بۆ وەکو یەکوایە، چونکە سامانە سروشتیەکان بە نەوت و گاز و بابەتەکانی دیکەیەوە بەڕاستی لەدەست حزبە و لەدەست کەسە سیاسیەکانە و بەدەست بنەماڵەکانە. بوونی وەزیرێک و نەبوونی پێمان وەکو یەکوایە. دەبوو بەڕاستی بەر لەوەی کە باسی دانانی وەزیرێک بکەن کە شتێکی ئاساییە، بەڵام دەبوو باسی ئەوە بکەن ئایا ئەم سامانی سروشتیە چەندە لە خزمەت خەڵکی هەرێمی کوردستانە و ئایا پێداچوونەوە کراوە بە ئەو گرێبەستانەی کە لە ڕابردوو کراوە و شەفاف نەبووە و ئێستاش نەک هەر خەڵکی هەرێمی کوردستان بەڵکو ئەم پەرلەمانی کوردستانش کە پێویستە ئاگاداری وردەکاری هەموو گرێبەستەکان بێ ئاگاداری نییە نازانێ، نەک ینی پەرلەمانی کوردستان حکوومەتیش ئەگەر مەگەر چۆن تاکوتەران دەنێ ئەوانیش هەر نازان ئەم گرێبەستانە و ئەم شێوەی فرۆشتنی نەوت و دواتر غاز و ئەوە کە پێینی بە سامانە سروشتیەکانەوەی چۆن دەفرۆشرێ و چۆن گرێبەست کراوە لە کاتی خۆیدا و ئایا ئەم سامانی سروشتیە بووە بە دەستکەوتێک بووە منحەیەک بۆ خەڵکا بۆ بە نیقمەیەک. من پێمان وایە بەڕاستی بوو بە کێشە و گرفتێکی گەورە بۆ خەڵکی کوردستان، بۆیە دەبوو بەڕاستی پێداچوونی بۆ بکرێەوە ینی ئەو هەموو گەندەڵێک کە لەم سێکتەرا دەکرد نەهێڵدرێ. پێشمانی بەڕاستی بەم بەڕێزەکە جارێک سەرەتاوە سوێندی یاسایی خواردووە کە دەڵێ دەبێت بە مێشکێکی سافەوە ئینسان ئیداری ئەم وەزع بکە. یعنی من نازانم چێ لەم هەرێمی کوردستانی مێشکی سافە بەڕاستی ینی کەواتە هەر لە سەرەتاوە پێم وایە بە شێوەیەک دەستی پێکردووە کە موژدەبەخش نییە و سەبارەت بەم کۆمونی پەرلەمانیش بەڕاستی ئێمە دوێنێکە ژمارەی یاسایی و زیاتر لە ژمارەی یاسای پەرلەمانتاران داوامان کرد کە بابەتی موچەی خەڵک، بابەتی ژیانی گوزەرانی خەڵک و کە بە دۆخێکی خراپدا تێدەپەڕێ، خەڵک هاتە سەرجادە، خەڵک شەهید کراوە، خەڵک بریندار کراوە، دامەزرای حکومەت سوتێنراوە، بارگای حزبی سوتێنراوە، ئاڵۆزێک لە هەرێمی کوردستان پەیدا بوو. ئەم پەرلەمانە پێویستە قسەی لەسەر بکە، پێویستە وەڵامی خەڵک بداتەوە بەڕاستی. ئەم دامەزراوەی خەڵکە، پێویستە نوێنەراتی خەڵک بکە بەڕاستی. ینی چەندە گوێ لە دەسەڵات دەگرێن پێما دەبێت هێندە گوێ لە خەڵک بگرێت، چونکە ئەو نوێنەری دەسەڵات نییە بەڵکو چاودێری بەسەر دەسەڵاتەوە لە کاتدا کە نوێنەری خەڵکە. بۆ ئێمە پێمان وابوو کە دەبوو بەڕاستی ئەم بابەتە بخرا بە بەرنامەی کار وە ئێمە ئێستاش دەخت دەکەینەوە کە پەرلەمانی کوردستان چەندە گوێ لە حکومەت دەگرێ، چەندە گوێ لە لایەنەکانی دەسەڵات دەگرێ. پێویستە ئەگەر دەبێت نوێنەراتی خەڵک بکە و خەڵک دەستخۆشی لێ بکە بە نوێنەری گەل بزانرێ، دوو هێندە گوێ لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بگرێ کە زیاتر تعبیر لە ئێشوژان و معاناتی خەڵک دەکەنەوە بە پێی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن بەڕاستی و خەڵک ڕویان تێدەکا و مافی خۆشانە بەڕاستی. ئەگەر دەیانەوێ وەزعی پەرلەمان ئاسایی بێ و نوێنەراتی گەل بکە، خەڵک دڵی پێخۆش بێ و لەم گرژی ئاڵۆزەیە کە پەرلەمان پێدا تێدەپەڕێ ڕزگاری بێ، دەبێ وا بکە بەڕاستی. ئەگەر نە ئەم ئاڵۆزیانم پێم وایە زیاتریش دەبێ و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و هێندێکی لایەنی دیکەش لە پەرلەمانتارەکانی ئازاد و ئازا ڕەنگە لێ نەگەڕن ئەم دۆخەی پەرلەمان هەر بە شێوەی بەڕێ بچێ.